سڵاوی خۆی گەورەتان لەبێ خۆشەویستانم لە ڕوانگەی فەرکناسی خۆر لە بەشی فیزیای کۆلێژی زانستی زانکۆی سەلاحەدین خۆشحاڵم پێتانشاندەمەوە. ئازیزان، ئەوڕۆ 22/9/2025 لە ڕووی فەلەکیەوە یەکەم ڕۆژی وەرزی پاییزە. ئەم دیاردەیە پێی دەڵێن ئۆتمنەڵ ئیکوینۆکس، واتە هاوسەنگبوونی پاییزە، کە ئەگەر بچینە وڵاتێکی وەک ئوسترالیا لە نیوەگۆی باشووری زەوی تەماشانەکەین ئێستا لە هەمان کاتدا هاوسەنگبوونی بەهاری پێ دەڵێنەوەتە ڤێرنال ئیکوینۆکس. خۆشەویستانم، بەنسبەت هاوسەنگبوونی پاییزەی ئەمساڵ کە گوتم ئەمڕۆ ڕوودەدات لە 22/9/2025 کاتژمێر 9:19 شەو بە کاتی هەولێر دیار دەکات، دەست پێ دەکات ئەو کاتی تیشی خۆر ڕێک ستونە لەسەر هێڵی کەمەری زەوی، بۆیە تەماشا دەکەین شەو و ڕۆژ یەکسان دەبێ. ماوەی شەو ڕۆژ 12 کاتژمێر بە 12 کاتژمێر دابش دەبێ و یەکسان دەبێ و ڕێک خۆر لە ڕۆژهەڵات هەڵدێ و لە ڕۆژ ئاواش ئاوا دەبێت بۆ ئەو کەسانی کە گرنگی بۆ نقطەی دەدەن کە بزانن چێندەر ڕێک ڕۆژ هەڵاتە یان ڕۆژ ئاوایە، ئەمڕۆ کاتێکی زۆر زێڕینە. هەروەها خۆشەویستان دەبێ ئاماژەش بۆ بدەن کە ماوەی نێوان ئێمە و خۆر ئەوڕۆ دەگاتە 150,140,354 کیلۆمەتر. خواتان لەگەڵ.